ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 هیوادارم کە لە هەر شوێنێکن لەشتان ساغ بێت. ئەمڕۆژ بە پرۆگرامی ڕۆژباش دەست دەکەین بە ڕۆژێکی پڕوزە، ڕۆژێکی پڕ لە خۆشی و شادی. پێش هەموو شتێک بە پیرۆزبایی لەو قوتابیانە بکەین کە دوێنێ نمرەکانیان ڕاگەێنراوە، هیوای سەرکەوتنیان بۆ خوازین بەو هیوایی کە باشترین خزمەت بتوانن بکەن و لە باشترین پێگەکانی ژیانە بتوانن ئەو ئامانجەی کە هەیەە بیپێکن. و جگەلەوە هیوای ئەوەش بۆ ئەوانی کە دەرنەچوون ئەخوازین کە لە ساڵانی تر هەوڵی ئەوە بدەن کە وەکو هاوڕەکانیان ئەوانش ئەو قۆناغا ببڕن و ئینشاڵڵا دەست بکەنە قۆناغێکی نوێی ژیان. و خۆم بە خۆشحاڵە زانم کە ئەمڕۆ من توانیومە پیرۆزبایی لەو قوتابیانە بکەم، چونکە بەڕاستی لە دۆخێکی زۆر سەختا بووین و ئەنجامدانی تاقیکردنەوەکان لە دۆخێکی ئاوها کە تەندروستی باری تەندروستی خەڵک باش نەبوو، بەگشتی هەموو شتەکان شێوا بوو، نەک هەر لە کوردستانە لە هەموو جیهان. بەڵام سپاس بخوا ڕۆسەیەکی زۆر ڕێکوپێک بەڕێوە چوو و جگەلەوەش کۆمەڵەیەکی قوتابی ئازیز پلەی یەکەمیان بەدەستهێنا، پیرۆزبایەکی تایبەت لەوان ئەکەین. ئەمڕۆ باسەکەمان لە دوو تەوەرخۆی ئەگرێتەوە کە ئەویش یەکێکیان باس لە پرۆژەیەکەکەین کە وەزارەتی کار ڕەشنووسی پەیڕەوی تۆڕی پاراستنی خێزانی کە باس لەو بابەتە ئاکەین و بابەتێکی دیکەشمان قوتابەیەکە کە بە زەمالە وەرگیراوە بۆ خوێندن لە کۆریا. بابزانین چیرۆکی سەرکەوتنی ئەو چۆنە و ئێمە لەگەڵ ئەوەشە وەک دەزانن کۆمەڵی بەرگە و بابەتی دیکەمان بۆتان ئامادە کردووە. جگەلەوە هەواڵەکان کە کورتێک هەواڵەکان لەناو ڕۆژباشە بەشێکی سەرەکیە کە بۆی کە سەر لە بەیانی شارەزا بین و ئاگدار بین، بزانین کە چی لە چوار دەوروبەرمان ڕوودەدات و لە کوردستان لە چ بارودۆخێکە. ئێستاش پێکەوە دەچینە کورسێک لە هەواڵەکان، کورسێک لە هەواڵەکان پێشکەشەکەم و دواتر دەینە ناو پرۆگرام و باسی زیاترێک. مەسرور بارزانی پیرۆزبایی لە قوتابیە یەکەمەکانی قۆناغی 12 ئامادەیی سەر ئاستی هەرێمی کوردستان دەکات. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی چەند پەیوەندیەکی تەلەفۆنیەوە پیرۆزبایی لە 11 قوتابی یەکەمی قۆناغی 12 ئامادەیی لە بەشەکانی زانستی وێژەیی و پیشەیی ئیسلامی ساڵی 2019 بۆ 2020 لەسەر ئاستی هەرێمی کوردستان کرد. سەرۆکی حکوومەت پیرۆزبایی و دەستخۆشی لە یەک بە یەکی یەکەمەکان کرد و هیوای سەرکەوتنی بۆ خواستن کە توانیویانە سەرەڕای دۆخی سەختی ئابووری و ئەو دۆخە نەخوازراوەی بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هاتۆتە ئاراوە، بەڵام ئەو سەرکەوتنە گەورەیان تۆمار کردووە و بەدەستهێناوە پلەی یەکەم دەرچوو. حکوومەتی هەرێمی کوردستان جەخت دەکاتەوە تەواوی مەرجەکانی عێراق لە چوارچێوەی دەستور قبوڵکراون و بیانوو بۆ ڕێکەوتن نەماوە. حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵەکانی شاندی دانوستانکاری لەگەڵ حکوومەتی فیدراڵی بە باشی هەڵسەنگاند و ئاماژە بەوە دەکات هیچ بیانوویەکی دەستوری و قانونی و دارایی نێشتۆتەوە بۆ گەیشتن بە ڕێکەوتن لە پێناو دابینکردنی موچە و شایستەدارەکانی موچەخۆرانی هەرێمی کوردستان. هەموو مەرجەکانی حکوومەتی فیدراڵی کە لە چوارچێوەی دەستێوەردان قبوڵ کردووە، کە لە چوارچێوەی ببورن دەستوردان قبوڵ کردووە. بەڵام بەداخەوە حکوومەتی فیدراڵی زیاتر لە 3 مانگە ئامادە نییە هیچ بڕەپارەیەک وەک موچەی موچەخۆرانی هەرێم بنێرێت. جەختیش دەکاتەوە نابێت جیاوازی لە نێوان هاوڵاتیانی هەرێمی کوردستان و شارەکانی دیکەی عێراق بکرێت. وەزارەتی دەرەوەی عێراق ڕای دەگەێنێت هەموو جۆرە وەڵامدانەوەیەک بەرامبەر هێرشەکانی تورکیا کراوەیە. ئەحمەد سەحاب گوتەبێژی وەزارەتی دەرەوەی عێراق سەرەڕای ئیدانەکردنی هێرشەکانی تورکیا ڕاگەاند عێراق پشتیوانیەکی گەورەی نێودەوڵەتی هەیە بۆ پاراستنی سەروەری خاکەکەی. ڕاشیگەیاند درێژەدانی تورکیا بە دەستدرێژەکانی بۆ سەرخاکی عێراق لێکەوتەی باشی لەسەر پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات نابێت. جەختی کردەوە کە هەموو ئەگەرەکان بۆ وەڵامدانەوەی دەستدرێژەکانی تورکیا کراون. بەڕێوەبەرەتی خۆسەر بڕیاری دەست بە سەرداگرتنی مڵک و ماڵی هاوڵاتیانی ئاوارە و پەنابەری ڕاگرت. دوای ئەوەی فشار و ناڕەزایەکانی زۆر دروست بوو
بەڕێوەبەرایەتی خۆسەڕاگەاند کارکردنی ئەو بڕیارەیان ڕاگرتووە کە ڕێگەی پێدەدان دەست بەسەر مڵک و ماڵی هاوڵاتیانی ئاوارە و پەنابەراندا بگرن. پێشتر لا بڕیارێکدا بەڕێوەبەرایەتی خۆسەڕاگەاند ئەو کەسانی ناوچەکانی ئەوانیان جێهێشتووە و پەنابەر بوونە مڵک و ماڵیان بەکاردەهێنن. سەرۆکی فەڕەنسا و سەرۆکۆماری ئێران پەیوەندیەکی تەلەفۆنیان ئەنجامدا. کۆشکی ئێلیزێ بڵاوی کردوتەوە ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا و حەسەن ڕۆحانی سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران پەیوەندیەکی تەلەفۆنیان ئەنجامدا. لا پەیوەندەکەدا ماکرۆن بە ڕۆحانی ڕاگەاندووە پێویستە دەستێوەردانی دەرەکی لە لوبنان ڕابگیرێت. ئاماژەی بۆش کردووە گرنگە هەموو وڵاتان پشتیوانی لە حکوومەتی نوێی لوبنان بکەن. ماکرۆن لەبارەی دۆستەی لوبنانەوە پەیوەندی بە چەند سەرکردەیەکی دیکەی جیهانەوە کرد. کۆتاییمان با کورسەی هەواڵەکان هێنا دەچینە ناو پرۆگرام. وەزیری پەروەردە کە لە حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا وەک ئاگادار بوون ڕایگەیاند کە ئەو قوتابیانەی نمرەیان لە 50 کەمترا بەڵام بە بڕیارێک کراوەتە 50 ئەوان ئازادن بەو نمرەیە ڕازی بن و دەتوانن یان ڕازی نەبن و دەتوانن لە خولی دووهەم تاقیکردنەوەکان ئەنجام بدەن. دەرەجەی حەریزەی پێڵێن و کۆنتترۆل پاش دراسەکردن لە تاقیکردنەوەکان نمرایان پێدەدات بۆ ئەوەی کە دەرەجەکانیان بگەنە 50 بۆ نمونە 48 بۆیە بگاتە 50 یا 46 بۆیە بگاتە 50. ئەو قوتابیانە ئازادن ئەگەر 48یان هێنابێ و نایانەوێت بەو دوو دەرەجەی کۆنتترۆل دەربچن بچنە 50 ئازادن بیانەوێت تاقیکردنەوە بدەنەوە. هەموو ئەوانەش لە چوارچەوەی پرۆسەیەکە تەنزیمەکرێ کەویش پرۆسەی پەڵپ و ئاعترازە. پرۆسەی پەڵپ پرۆسەیەکە لەم چوارشەمەیەوە هەتاوەکو چوارشەممەی داهاتوو بەردەوام دەبێت دەتوانن لە ڕێگەی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی پارێزگاکانەوە هەر بەڕێزێک هەر قوتابی خوێندکارێکی ئازیز ئاعترازی هەیە لەسەر نەتیجەکانی خۆی دەتوانێت ئاعتراز بگرێ و پەڵپ بگرێ و ئەتوانێت بەرزی کاتەوە بۆ بەڕێوەبەراتی گشتی ئەزمونونەکان. بەڵێ باس لە قوتابیان و لاوەی کە یەکەمەکان کراوە لەوانەی کە ڕازینن بە نمرەکانیان یان پەڵپیان هەیە دەتوانن ئەو تاقیکردنەوەی دووبارە بکەن. بەڵام لە شوێنێکی دیکەش جگەلەوەی کە ئێمە 11 قوتابیمان پلەی یەکەمیان بەدەستێناوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە جێگەی دڵخۆشیە کە قوتابێکی دیکە کە لە کۆریای باشوور کورسیەکی خوێندنی باڵا لەسەر ئاستی عێراق بۆ ئەو قوتابیە دابینەکرێت کە قوتابیەکی کووردە و ئەم قوتابی ماستەرە و ناوی کۆژیر کەریمە کە میوانە لەگەڵمان و ئەمڕۆ بۆ ئەوەی کە ببێتە جێگەی ئەوەی کە بۆ قوتابیانی دیکە چاوی لێ بکەن و بزانن چۆن ئەم سەرکەوتنەی بەدەست هێناوە بەخێرهاتن تەکەین. کۆژیر بەیانیت باش بەخێر بیت بۆ پرۆگرامی ڕۆژباش هەرچەند لە سلێمانی و لەگەڵمانی بەڵام زۆر خۆشحاڵین حەزمانە کرد کە ڕێگە ئاسایی بواە و لێرە لەگەڵ تادا بنیشتینایە پیرۆزباییت لێکین پێش هەموو شتێک و پێمان بڵێ کە چۆن بوو کە توانیت کورسی خوێندنی ماستەر لە زانکۆیەکی کۆریای باشوور بەدەست بێنی. زۆر سوپاسان دەکەم بۆ میوانداریتان. من ناوم کۆژی کەریمە دانیشتووی شاری سلێمانیم و دەرچووی زانستی تاقیکی پزیشکیم لە زانکۆی کۆمار و خوێندکاری داهاتوو بۆ ماستەر ئیشەڵا لە کۆریای باشوور. ڕاستەکەی ئەم پرۆگرامە ساڵانە بەڕێوە برێت لەلایەن دامەزراوەی نێودەوڵەتی بۆ خوێندنی کۆریا. ئەم دامەزراوەیە لە ساڵی 2002 بەردەوامە هەموو ساڵێک دوو جار لە مانگی دوودا و لەگەڵ مانگی 11دا ئەم پرۆگرامە ئەناونسەکات. لە مانگی دوودا لە وێبسایتی سەرەکی خۆیان ئەم دامەزراوەیە لە وێبسایتەکان کە ناوی studyinkorea.com لەوێ هەموو ئەو فۆرم و ئەپلیکیشنانە دائەنێن کە پێویست دەکات خوێندکار زانیاریان هەبێت لەسەری. دوای ئەوە دوای ینی
ئەوەی کە لە وبسایتەکەدا ئەنرێت خوێنکارەکان ئەبێ هەموو ئەم ئەپلیکیشنانە داونلۆدکە کە لە عێراق تەنها 3 خوێنکار دەتوانێت تەقدیمیکە. خۆشبەختانە من بۆ ئەم ساڵ یەکەم کوردم کە ئەتوانم ینی بەشداری بکەم یان کورسێک وەرگرم لە وڵاتی کۆریای باشوور. کۆژیر ئەو بنەمایانە چین کە ئەو سێ قوتابی لەسەر قوبوڵ ئەکرێت و کورسی باڵای پێ ئەدرێت؟ بەڵێ ئەو بنەمایانە یەکەم دەرەجەکەتە، ینی دەرەجەی پۆلی زانکۆکەت کە GPA بێ یان لە سەدا بێ. بۆ نمونە ئەبێ ئەو کەسە GPA-کەی لە 2.64 کە دەکاتە ینی 80% کەمتری نەبێت. و هەروەها ئەم خوێنکارە دەبێت ئیکسپریەنسی هەبێت، ینی زانیاری هەبێت لە بەشەکەی خۆیان کەمتر لە 2 ساڵ نەبێت. و هەروەها ئەبێت زمانی ئینگلیزیەکەی زۆر باش بێت کە ئیمتحانی IELTS یان تۆفلی کردبێ کە دەرەجەکانی لە 6 پوین کەمتر نەبێ، ینی 6.0 لە IELTS کەمتر نەبێ. تقریبا ئەوە باشە، بەڵام کێشە نابێت بۆ زمانی کۆریەکەیان کە زمانی کۆری نەزان هەیە، ینی زمانی کۆریەکەی باشە ئەتوانێت ئەمەش وەکو ینی شتێکی تر بەکاربێنێ بۆ بەخۆدکردنی ئەپلیکیشنەکەی. زۆر چاکە. چەند ساڵ لە کۆریا دەبێنیتەوە کۆژیر؟ من نزیکی 3 ساڵ دەمێنمەوە. ساڵێکم بۆ زمان دەڕوان لە بریکە من زمانی کۆریەکەم باش نییە. ئەم دامەزرای هەڵسێ بە ئیجباریەن ساڵێک بە دانانی کۆرس بۆ ئەو خوێنکارانە و دوای ئەوە 2 ساڵ دوای ئەوەش دەستەکەین بە خوێندنی ماستەرەکە. یعنی ئەڵێ زمانی کۆریەکەم باش ینی شتێکی لێ ئەزانیت، ئەوە نییە کە وەکو سەرەتا ئەچیتە ناو کۆرسەکەەوە لە ستارتەوە دەست پێ بکەیت. بەڵێ نەخێر سەرەتا تۆ ینی کە بۆ ئەم سکۆلارشیپە وەرەگیری پێ دەڵێن ئێمە لەسەر 6 ینی لێڤڵ ئاستی کۆریەکە و تاقیەکەینەوە. تۆ بۆ ینی وەرگیری لە ماستەرەکەتە ئەبێت بەلایانی کەمەوە لیڤڵ 3 زمانی کۆری بەدەستبێنی، ئەگەر نا ئەوە تۆ دەرەکەی لە سکۆلارشیپەکە ینی لە زمانی خوێندنەکە. فلەبەر ئەوە ئەمان لە سەرەتاوە دەست پێکەن بە لیڤڵ 1 2 3 تا ئەگەنێتتر هەموو 2 مانگجارێک ئیمتحانێک دەکەن کە وەکو ئیمتحانی IELTS وایە، بریتێ لە لیسنینگ و ڕایتینگ و ینی ڕیدینگ و ئەوەی تریان ببورە نەبیرم نییە. لەسەر ئەمانە ینی تاقیکردنەوە پێ دەکرێت هەموو 2 مانگجارێ دوای ئەوە لیڤڵەکە دیارەکرێت. ئەگەر هاتوو لە لیڤڵ 3 تۆ لیڤڵ 3 بوو ئەو کاتە پێویست ناکەیت لیڤڵەکانی تر بخوێنیت و پێ دەڵێن تۆ حازرەبیت بۆ ماستەرەکەت بۆ ساڵی دوایەوە. زۆر چاکە. کۆژیر تۆ جگەلەوەی کە زمانی کوردی کەمێک ینی لە چاو ئەو ئاستێکە باسێکی دیارە لە ئاستێکی باشایی کە چیتە ئەو هینەوە ئەو کۆرسە ئەبینیت، ئەی لە ڕووی فەرهەنگەوە چ شارەزایەکەت لە فەرهەنگی و کولتوری کوریا هەیە؟ ڕاستیەکەی بە حکمیەوەی کە من پێشتر سێری دراما و ینی کولتور و ینی کولتور و شتی کۆریم کردووە، ئەتوانم بڵێم کولتوری کوردی تا ڕادەیەک نزیکە لە کولتوری ینی کوردەوە، لە ڕووی هەڵس و کەوتیانەوە، لە ڕووی بەڕێزیانە، لە ڕووی تەعاملیانەوە. ینی بەڕاستی من خۆم چەند جارێک تەعاملیم لەگەڵ پرۆفیسۆرا کردووە لە دەرەوە ینی لە کۆریا، لە وڵاتی کۆریا زۆر ینی بە هاوکارن، زۆر یارمەتی دەرن، ینی زۆر بەڕێزن. شتێکیان لە کولتور و فەرهەنگی ئێمە ئەچێت کۆژیر کە یەکسەر کوردی و کوردەواری ئەوانت بیرێنێتەوە؟ ببوورە ینی قەز لە فەرهەنگەکە مەبەست. بەڵێ ئەوە نیاڵی لە کولتورە شتێک هەیە نزیکین لە یەکەوە، شتێک هەیە کە مەسەر نزیک بێت لە بینی بۆ نمونە لە نێوان ئێمە و لە نێوان ئەوانە کە تۆ بەلا تۆ شتێکی نامۆ نەبوو بێت لەوانە بینیتە لە لای خۆشمان هەبێت. بەڵێ ڕاستێکی ئەستەکەم ئەوان کۆمەڵایەتیتن، ینی زۆرۆک و کورد کۆمەڵایەتین، ینی زۆریان حەز بە قەرەباڵغیە کاتێکە دانیشن ینی لەسەر عرز دانیشن و ینی مێزوانیان نیە دانیشن بۆ ناخواردن، زۆریان حەز لە کۆمەڵایەتیە، زۆر فرێندلین، وەکو ینی خۆمان حەز دەکەن هاوکاری خەڵک بکەن، ئەویان زۆر ینی هەستەکەم لە خۆمانەوە بچێت. ئەوە شەوای لێکردوم کە من حەز بکەم لە وڵاتی کۆریا بخوێنم. زۆر چاکە. یەکێک لەو شتانەی کە ئێمەی کورد بەلامانەوە گرنگە خواردنە، زۆر جار کێشەی خواردنمان هەیە، لە شوێنە خواردنی شوێنێکمان بەدڵ نەبێتوانە.
پێم بڵە لەگەڵ بەڵێ، خواردنە بەڵێ. کۆریەکان هیچ جەنەڵێت شارەزایەکت هەیە لەی تامی خواردنی کوردیت کردو تۆ 3 ساڵ لەوێ ئەمێنیتەوە ئەبێت خۆت ڕابێنی لە هەگەڵ هەگەشتا. بەڵێ وەڵی ڕاستەکەی وەڵی تا ئێستا ینی خواردنیشی کۆریم نەخواردو ینی بەس خواردنی ئەوان زۆربەی کات ینی پشتیتە هەر شوێنێ خواردنی بەرازیان زۆرە بەڵام ئەویان باشیانی من ئێستا لە زانکۆکەمەوە کە بە تەمامی شەڵا ئەمڕۆ بڕۆم پەیوەندیم پێوە کراوە کە ئایا من مسلمم ینی مسلمانم یان نا بۆی کە ئەوان خواردنەکانمان بۆ هێنن گۆشتی بەرازی تیان نەبێ چونکە گۆشتی بەراز لەوێ سەرێکی ترین خۆراکە لەوێ و هەروەها خواردنێکی تایبەتی تریان هەیە کە کیمچی پێوترێ ئەویش کاهوی ترشێنراوە دوای چەند ساڵێ بەڵام من تا ئێستا ینی هیچ خواردنێکی کۆریم نەخواردەوە بەڵام هەوڵ دەدەم ینی زۆر چاکە کۆژی حتمما بگەیتە ئەوێ وشەیەک هێ ناو سۆشیال میدیا زۆر بەناوبانگ بوو باسی لێو ئەکرایەت و خۆمانەڵەن بخۆ پێتەڵەن بخۆ تۆش بخۆ لە کاهۆکەی ئەوان بخۆ و بە کورتی ئەوە دەم پێ بڵیت کە ئێمە یەکەمین کەناڵین پێشەوەی کە تۆ بڕۆی چەند کاتژمێرێکی ترەچی بۆ کۆریا هەستی خۆتمان پێ بڵێ بە کورتی ڕاستە وەڵایی ڕاستەکەی هەستێکی زۆر خۆشم هەیە بەڕاستی ینی من ئەمە خەونی ینی تەمەنی زانکۆم ینی من هەر خەونم ئەوە بووە کە توانم ماستەر بخوێنم لە دەروی وڵات من دوای 2 ساڵ توانیم ئەلحەمدولیلا سەرکەوتوو بووم بۆی کە سکۆلارشیپێکی ئاوا کە زەمان کامل ئەتوانێت پارەی خوێندنەکەم بۆ بات بەدەست بێنم بەڕاستی هەستێکی زۆر خۆشەوە من لێرەوە بە خوێندکارەکان ئەڵێم تکایە ئەگەر خولیا و ئاوات ئەوەیە بخوێنیت ئەمە مەحاڵ نییە زۆر ئاسانە دەتوانیت بەڵام تکایە هەوڵ بن و یعنی پەشیمان نەبنەوە لەوەی کە بەسەرتان هاتووە ینی بۆ خوێندکارەکانی پۆلی 6 کە دوێنێ دەرەجیان هاتووە ئەگەرانی کە دەرەجەوی کەمیان هاتۆ تکایە یعنی مەڵێن تاوە ئەمە ئاخیرە لێرە دەست پێکەی تۆ هیوای سەرکەوتنیان بۆ خوازم. ئێمە شیوای سەرکەوتن بۆ تۆ خوازین کۆژیر هیوادارین کە قۆناغەکانی خوێندنیش لەوێ بە سەرکەوتویی بەسەربەری و لەوێ سەری ئێمە و هەرچی کوردستانیانە بەرزکەیت چاوەکەم زۆر سپاس کە لەگەڵمان بەشدار بوویت. زۆر سپاس دەستان خۆش بێ بۆ ئەم دەرفەتە سەرچاوان خات لەکەم. بەڵێ وەک هەمیشە کە دەزانین کە لە ڕێی تۆڕی پامنێرانمانەوە ئێمە لەگەڵ پامنێرانمان دەبین و دەچینە شار و شارچکەکان. ئێستاش پامنێرمان ئاری حوسێن لە ئاکرێەوە لەگەڵمانە کە پێم وابێت کەمێکی تر ئاری لەگەڵمان ئامادە ئەبێت بەڵام تاوانێکە ئاری ئامادا بێت دەچین ڕەوشی کەش و هەوا ئەبینین بزانین ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان چۆنە. کەش و هەواش تاخیریکەم باشە تاخیریەکەم کەمێکیش کەش و هەوا تاخیرەکەم دواتر ئەچینە کەش و هەوا بەڵام لەگەڵ بەرزبوونەوەی من خۆم زانیارێکی ترتانێمە لەسەر کەش و هەوا لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرما گەشتیاران بە ڕێژەیەکی بەرچاو سەردانی دەریاچەی وان دەکەن بۆ ئەوەی کاتێکی خۆش بەسەر ببەن و هەروەها بە یەختی بچووک یاری خلیسکانێ لەسەر ئاو دەکەن و بەشێکیشیان بە بەلەم گەشتی ناو دەریاکە دەکەن بۆ چەند ساتێک لە ناو ئاوەکەدا دەمێننەوە لە کاتی یاریکانیشە یاری سەرکێشی ئەکەن بەو بەلەمانی کە لە ناو ئاوە و دیمەنی زۆر کۆمیدیا و تراژیدیاش ڕوو دەدات با پێکەوە بیبینی. بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرما ڕۆژانە سەدان گەشتیار سەردانی کەناراوەکانی دەریاچەی وان لە باکووری کوردستان دەکات. گەشتیاران جگالا بەسەربردنی کاتێکی خۆش هاوکات بە بەلەم گەشتی ناو دەریاکە دەکەن و هەروەها لە ڕێگەی ئامێر و یەختی بچووکەوە یاری خلیسکانەی سەر ئاو دەکەن. جیاواز لە هەموو ئەوانەش پارکێکی سەرنجڕاکێش لە نزیک دەریاچەکە هەیە بۆتە هۆی ڕاکێشانی سەدان گەشتیار. پارک 575 مترە لە ساڵی 2015ەوە ئەو پارکە لێرە دروست کراوە لە نزیک کەناراوەکانی وان بۆیە بووەتە هۆی ڕاکێشانی هەزاران گەشتیار بۆ ناوچەکە. گەشتیاران لێرە کاتێکی خۆش بەسەر دەبەن و یاری خلیسکانی سەر ئاو دەکەن. بەشێک لە گەشتیاران یەکەم جارە سەردانی کەناراوەکانی وان دەکەن بەڵام دەیانەوێت چەندین جاری دیکە سەردانی ناوچەکە بکەنەوە.
گەشتیاران لە ناو پارکەکەدا پشوو وەردەگرن و لە ناو ئاوەکەش یاری دەکەن. لە کاتی یاریکانیشدا هەندێک جار گەشتیاران دەکەون و دیمەنی کۆمیدی و تراژیدیا دروست دەبێت. Yani bizim bir arkadaş gelmişti, onun tavsiyesi üzerine... لێرە زۆر خۆشحاڵ بووین هەرچەندە بەباشی نەمدەزانی یاری خلیسکان بکەم و چەند جارێک کەوتین بەڵام لە ڕاستیدا زۆر چێژمان وەرگرت ئەم گەشتە زبوونێکی خۆش بوو بۆ ئێمە. شارۆچکەی ئادیل جەواز سەر بە پارێزگای بەدلیس لە باکووری کوردستان کە دەکەوێتە سەر کەناراوەکانی وان بەهۆی کەش و هەوا و ئاوی سازگاری دەریاچەکە ساڵانە هەزاران گەشتیار سەردانی ناوچەکە دەکەن و بۆ چەند ساتێک لە ناو ئاوی دەریاچەکەدا یاری دەکەن. بەشێکیشیان بە بەلەم گەشتی دەریایی دەکەن و دەیان کیلۆمەتر دەبڕن. بەڵێ ئێستا ئاری ئامادەیە لەگەڵمانە هەوا لە دوای کە و راپۆرتەمان بینیم ئاریش لەگەڵمانە لە ئاکرێوە. ڕۆژت باش ئاری، هیوادارم کە سەلامەت و تەندروست بی. پێمان بڵێ ئەو شوێنە مارکێتە تۆ لێیت بەتەمای چیمان بۆ باسکەی لەناو ئەو مارکێتە؟ بەڵێ ڕۆژ باشتر ئەم دیارە کو دناوە مارکێتێکی دەتگەلوەینە ئەف مارکێت زیاتر دناوێدا بەرهەمین خۆمالیین سپێدەهیان بە تایبەتی ژی سپیاتی تێنە فرۆتن دژبەر کو ئیدی وەکێ کەلتورێکی لێهاتیە دناوە کومەلگەی کوردەواریدا کو گرنگی بە خواردنا تێشتێ تێدەدان. لە ئاکرێ بەرهەمین خۆمالی ئاکرێ بەرهەمێت خۆمالیە بناودەنگە بە تایبەتی ماستێ خۆمالی ژاژێ قەیماغ سەرتی پەنیر ئەف بەرهەمین هەنین سپیاتی سەرڕای وەیەکیژی کو دناوەوی بازاریدا هەمی بەرهەمەکێ دیە بیانیژی بدەستکەویتن مەسەرەدانەوەی بازاری کرێ کو بزانین ئیدی سپێدەهیان ji بۆ خواردنا تێشتێ خەڵک زیاتر تێتن چ جورên سپیاتیان بەتن چ جورê خواردنێت بەتن ji بۆ ku bixwedin elvêre ez dixwazim zêdetir ku pirsên xwe arasteyî xwedanevê bazarê xwe bikim spêdata baş bîtin eger tu me behsa vê hêndî bikey êdî em bînîn mastê xwemalî hêlek em bêjin bahîv qeymaq sertî her tişt elvêre danayîne xelek zêdetir spêda têtin çi tiştî dibetin xastek fitir li ser çi tiştî heye gelek tiştî heye spîyotî bes exlebiya wê xelkî keyf mastê di taybetîş mastê me rê ew li xira pitir xira bozarê xelek ê gelek newa mastê diye mastê me elebê heye diye bes exlebiya wê mastê me rê divêt tehîne û ev tişt heye. ماستê evê ku tu dibêjî mastê merî çend cura te diriz kirin çend tomêt wê hene pitir xelek hez çi curê tomêt ketin Me çor naqet mastê mastê me rê bizne çêle gomêşe bes exlebiya wê xelkî pitir xira keyf mastê me rê tet ew xira boştir e bo kêl ava mastê det xelkî pitir ya xira berendê qastê mastî dikin. Encarat bêjin ku xelkê derveyê akirêj dêtin berhemê xwemalî li akirêt betin xelkî ve têtin betin û eger xelkê derve bêtin çi tiştekî dibetin xelkê derve zûr têtanik min exlebiya wê mastê me rê tê betin wê pitir xira xelkê hevlêrê keyf mastê me rê têtiya akirê berendê camî zûr firêt keyin bo hevlêrê hevlêra dûka Silêmaniya bes exlebiya wê bo hevlêrê çît belesa. Nuket vî wextê da diyara ku yanî ez barim hinekî masta tiştî henêt kêm bûyî biha her wekî xwemayne yana û tiştên biyanî jî yanî xelkê daxwazî li ser heye ji bo çî we tiştê biyanî jî heye nava bazarê de ji ber ku pêştir bazarê berhemê spiyatiya besê xwemalî bû tinê xwemalî bû nûkê biyanî jî ketine nav da xelkê pitir rexbet ser çi heye xelkî pitir rexbet ya ser tiştê xwemalî heye biyanî ji bes kêm bet çunkî xwemalî faydeyî baştir e bihar sehe û seheta beşerî یا خمولی شای ارزان خالق وید کردن دکجا یه چه معلب اف ماستن کو هیل پیشاتنه هر خدانن مرو مالاتی بخود چید کن یا هنگ چید کن و ویگوید بیشن کارگاه جتاتینه دانان یعنی پتر خالقی کیش کد ویدن یه کارگاه یا جی کو خانم و کرد خود مال دا چید کد نه ولی خالقی پتر خرای خمولید وید که بدست خدان حیوانی خود چید چون که نوکا ماست معلب خراب یا سخته یا توست کنه نشاید کنه اغلبی جا خالقی شی نخوشه نشتن ماست معمل غنا خودی لی خمالی بطری آخره چون که نوکا ماست خمالی یکیمه یعنی خالق ده سراخو گریده تا از دمه چون که تیره نوکتن زوره کیمه یعنی معلبی شای زوره بس خالقی نوید اغلبی ها خالقی ماست خمالی وید تایبتیش ماست ماره بحثا این دیج بکم دید باهیف گیس اف برامه تشک جین سروشتین دور آکریت تایتین خالق سپیدهی وان تشتیجت باتن گلچت خوتن بیا خالق باهیف تخود گیزه هنگویند گل قیماق تخود طمق جواز های وقت تشت بخوی وان تشت
خمالی سپیدایا بوش هم بوش حتی بشریشا باشه سپیدا گیزه که گل قیماق هنگ وینی بخوای زور خوشا بله گلک سپاس بوده سپاس بله وقتی کوتی تا گوتن دیاره کو ایدی وان دوی دکان خدا برامین خمالی گم بحث بکین ماست هیا قیماق هیا سرتیه یعنی تحینا خمالیا دوریه هیک دوریه هر سان باهی گیس اف برام دی تشک ینکو دیگل خورناس بدهیت نخورن ایدیل آکرم کاریم بیشین کو گرینگی که زدش عالی حوالاتیام خورناس بده دان یعنی ویگوی رنگ هنکی زوبیتن پیش دم که دید نوام بازارات و قلب بالغی چید بیتن کو خلق تید بخانان گرم دکرد دیگل وان برامین هنی ادبتن تشته به نوا خزانه خوابت خون با وقتی گشتی ایدی مدوی افروکیا کو امان برامین خمالیل آکرم دینا دیار کردن یک سپیده دا گرینگی پیت دادن بەڵێ زۆر سپاس دەکەین ئاری بۆ هیوای کە خەڵکی کوردستان بە بەردەوام خواردنی تەندروست بخۆن و زیاتر گرنگی بدەن بە بەرهەمە خۆماڵەکان و خواردنی لە قوتونرا و نەخۆن و ئێستا من خۆم یەکێکم لەوانەی کە سەرتوێژی ماستی خۆماڵیم زۆر پێخۆشێتر نازانم تۆ بەلاتەوە خۆشە یانە تۆ حەزت لە سەرتوێژی ماستی خۆماڵی هەیە یعنی قەیماغەکەی لە ماستەکە خۆشترە هەرچەند کەمە نازام دەنگم مەیگاتە بە هەر حاڵ ئاری زۆر سپاس دەکەین لەگەڵمان بەشدار من گوێم لە ئاری نەما بە هەر حاڵ زۆر سپاس دەکەین ئاری دیارە دەنگت ناگاتە لای من هیوای ڕۆژێکی خۆشت بۆ ئەخوازم وەخوات لەگەڵ سپاس بەڵێ ئێستا چینە ڕەوشی کەش و هەوا با بزانین کەش و هەوای شارەکانی هەرێمی کوردستان و کوردستان بە گشتی بە چ شێوەیەکە لە هەر وڵاتێکی دنیا هەمیشە ئەوانەی کە کاری پاراستنی ژینگە پاراستنی ئاژەڵان دەکەن کە لە ڕاوکردن بپارێزرێن
لە هەر وڵاتێک و بە شێوەیەک بەپێ ئەو ئاژەڵەی کە یاخود بەپێ ئەو گیانلەبەرەی کە لەناو ئەو وڵاتە هەیە و یاخود سوودێکی هەیە کە لە بازاری ڕەش بەکار ئەهێنرێت هەر وڵاتێک بە شێوەی خۆی پاراستنی ژینگاکە و حکوومەتی سنگاپورە بە بۆنەی ڕۆژی جیهانی فیل 9 تۆن ئاجی فیل کە لە نێوان ساڵانی 2014ەوە بۆ 2019 لە بازاری ڕەشی سنگاپورە لە قاچەقچەکانی سندبوو لە ناوبرد کە کۆی بەهای ئەو ئاجانە 13 میلیۆن دلار دەخەمەڕێنرێت. ئەمە لە کاتێکدایە کە کوشتنی فیلەکان و بازرگانیکردن بە عاجەکانیان لە ساڵی 1970 قەدەغە کراوە و لە جیهاندا ئێستا ئەو دیاردەیە نەماوە قەدەغە بووە، بەڵام حکوومەتی سنگاپوراش هەستاوە بە مەبەستی ڕێگەیریکردن لەم دیاردەیە و پاراستنی گیانی ئەم ئاژەڵانە لە جیهاندا بە بۆنەی ڕۆژی جیهانی فیلەکان ئەم کارەیان ئەنجام داوە. هەرچەندە عاجی فیل یەکێکە لەو شێوە ئێسکیانەی کە لە خشڵ و جوانکاریە بەکارەهێنێت و دیارە ئەمە لەو کاتیشەوە هەڵگیراوە ئێستا بۆ ڕێزگرتن لە فیلەکان ئەو ئاجانیان لە ناو بردووە. دەچینە ئیزمیر، باس لە جوتیارانی پارێزگای ئیزمیرەکەین لە باکووری کوردستان لەژێر گەرمای بەتیندا پێشبڕکێی لەتکردنی تەماتە دەکەن. بە شێوەیەک جوتیاران ڕۆژانە 100 بۆ 150 پلاسکۆ تەماتە لەت ئەکەن و لەبەر خۆرەتاو دایئەنێن. پیاوێک کە تەمەنی 57 ساڵان دەبێت دەڵێ لە منداڵیەوە ئەو کارە ئەەکەم، هەر کرێکارێکیش بە پێی ژمارەی لەتکردنی تەماتەکان پارەوەرئەگرێت. ئەو تەماتەی کە لەتەکرێ و وشکەکرێت و دوای ئەهاڕێت لەوێ بەرهەمێنێت با بیبینین. ساڵانە جوتیارانی شارۆچکەی سیڤەرەک سەر بە پارێزگای ئورفا لە باکووری کوردستان بە مەبەستی کوشت و کاڵی و چاندنی تەماتە ڕوو لە کێڵگەکانی پارێزگای ئیزمیر لە باکووری کوردستان دەکەن. جوتیارەکان لە مانگی نیساندا تەماتە بە شێوەی تۆ و شەتڵ دەچێن و لە مانگی تەموزیشەوە دەست دەکەن بە ڕێنینەوەی. دواتر بۆ وشکردنەوە بە تراکتور و بەرهەڵگر بۆ شوێنێکی دیاریکراوی دەگوێزنەوە و ئافرەتان و پیاوان بە درێژایی ڕۆژ سەرقاڵی لەتکردنی تەماتەکان دەبن. پیاوێک کە تەمەنی 57 ساڵە ڕۆژانە چەندین کاتژمێر لەبەر گەرمای بەتیندا تەماتە لەت دەکات. تەمەنم لە ناو چادر و کۆکردنەوەی پەمە و چەوەندەر پیاز و بندوق و بەسەر بردووە. هەرچەندە نەخۆشی درێژخایەنم هەیە، بەڵام ناچارم کار بکەم بۆ ئەوەی بژێوی ژیانم دابین بکەم. ڕۆژانە چەندین کاتژمێر لەبەر ئەم گەرمایەدا نزیکە 150 سەبەتە تەماتە لەت دەکەم و لەبەر خۆرەکە هەڵیان دەخەم بۆ ئەوەی وشک ببنەوە. کرێکار و جوتیارەکانی ئیزمیر ڕۆژانە لە بەیانیەوە دەست دەکەن بە لەتکردنی تەماتە تانیۆڕۆ، دواتر دەچنەوە ژێر ئەو چادرانەی خۆیان دروستیان کردوون و پشوێک وەردەگرن. ئەنجا دەست دەکەنەوە بە تەماتە لەتکردن. ئافرەتانیش هاوشانی پیاوان جگە لە کاری ماڵەوە و بەخێوکردنی مناڵەکانیان کاری لەتکردنی تەماتە دەکەن. ڕۆژانە 120 پلاسکۆ تەماتە لەت دەکەم. کاری لەتکردنی تەماتە خێرایی وریایی دەوێت، چونکە دەبێت ئاگادار بین دەستمان نەبڕین. هەروەها دەستکێشیش بەکاردەهێنم بۆ ئەوەی دەستەکانم پارێزراو بن. کرێکاران و جوتیارانی پارێزگای ئیزمیر لە باکووری کوردستان ڕۆژانە بەلانی کەمەوە 100 بۆ 150 پلاسکۆ تەماتە وردەکەن. ئەوانە لەو کارەدا کێبڕکێ دەکەن، چونکە بە پێی ژمارەی پلاسکۆکان پارە وەردەگرن. هەر کەسێک لە ڕۆژێکدا 150 پلاسکۆ تەماتە لەت بکات، ئەوە 7,500 تەماتەی لەت کردووە. بەڵێ ئێستا با بەهای دراوەبیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بزانین. ئێستا چونکە وەرزی گەرمایە هەندێک جار ئێمە
هەندێشت ئەەکەین لە ڕووی ئەوەی کە ناوشیاری نازانین ئەم بابەتە نابێت بەو شێ بەکاربێنین زەرەر و زیان بە خۆمانەگەێنین بۆ نمونە نابێت لە کاتی گەرما چەند شتێک لەناو ئۆتۆمبیل جێبهێڵین جێهێشتنی منداڵ لەناو ئۆتۆمبیل ڕەنگە ببێتە هۆی گیان لە دەستدانی منداڵەکە چکە پلەی گەرمی و شوێنە زۆر بەرزەبێتەوە منداڵە تحملی ئەوە ناکات ئاژەڵی ماڵی بەتایبەت سەگ چونکە سەگ لە 20 خولەک پلەی گەرمی دەگاتە 40 پلەی سیلیزی و بۆیە بێک ئاگاداری ئەو حاڵەتانە بین دانانی بوتڵی ئاو لەناو ئۆتۆمبیل دەبێتە هۆی لە ناوچوونی پێکاتەکان بە سوودەکە یعنی سوودەکانی بەهۆی ئەو مادە پلاستیکیەوە ژەهراوی دەبێت و نابێت دووبارە بەکاری بینەوە جێهێشتنی مۆبایل یان هەر ئامێرێکی باتری هەیە دەبێتە هۆی گڕگرتن ئەمەش نابێت دیسانەوە لە یادی بکەین نابێت بوتڵ لەناو ئۆتۆمبیل جێبهێڵڕێت چونکە لە 48 پلەی گەرمی دەتەقێت بە تایبەتی ئەو بۆنانە ببورن ئەو بۆنانەی کە سپرێ و ئەوانەیە ئەو بابەتانەیە ناکرێت بەجیان بەڵی دانانی حەبوو دەرمانەکان لە ناو ئۆتۆمبیل سوودەکانی ناهێڵێت هەندێک کەسێ بەبەردەوام حەبی ئازارشکێنی پێ و لە ناو ئۆتۆمبیل دایێنێت بەڵکو دوایە کە بەکاری هێنیت زیانی زیاترت پێگەێنێت و جگا لەوە نابێت چرخ لە کاتی گەرمادا لە ناو ئۆتۆمبیل جێبهێڵڕێت چونکە دەتەقێتەوە و زیان بە ئۆتۆمبیلەکەش دەگەیەنێت ئەمانە چەند زانیاریەک بوو چونکە بە پێ ئەوەی ئێمە لە وەرزی گەرماین و هەندێک جار ئۆتۆمبیلەکانمان لە شوێنێک ڕائگرین شوێنێک نییە کە پارکینگێک بێت کە سێبەری هەبێت بۆیە ڕەچاوی ئەم خاڵانە بکەین بۆی کە پارێزراو بین و دیسانۆ باسی پلەی گەرمیە بۆ پێی کە بەرزبوونەوەی پلەی گەرمی لەش یەکێکە لە هەرە نیشانەکانی سەرەکی کە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا پێوەی دەرەکەوێت جگە لە چەند نیشانەیەکی دیکەی وەکو تەنگە نەفەسی بۆیە پێوانەکردنی پلەی گەرمی لەش دەکرێت لە سەرەتاوە ئەگەر بزانرێت نەخۆشەکەی پێدەستنیشانەکەیت هەر بۆیە بۆ ئاسانکاری زیاتر لەبارەی ئەنجامدانی پشکنینی کۆرۆنا وڵاتی ئۆگەندا بە هاوکاری چین مۆبایلێکی زیرەکی بۆ پێوانەکردنی گەرمی لەش و پشکنینی کۆرۆنا بەرهەم دەهێنێت با ئەو مۆبایلە زیرەکە ببینین بزانین چۆن کار دەکات. لە هەڵمەتی بەرەنگاربوونەوە و سەرکەوتن بەسەر ڤایرۆسی کۆرۆنا وڵاتان بەردەوامن لە پێشکەشکردن و کێبڕکەیەک بۆ زیاترین خزمەتگوزاری و بەرهەمهێنانی هەر ئامڕازێک کە ببێتە هۆی زووتر دەستنیشانکردن یان بنبڕکردنی ئەم پەتایی کە هەموو جیهانی گرتوتەوە. کۆمپانیایەکی وڵاتی ئۆگەندا بە هاوکاری و خاوەندارەتی چین مۆبایلێکی زیرەک بەرهەم دەهێنێت کە لە یەکدراوەیەکە لە ئامێری گەرمی پێ و مۆبایل لە یەک کاتدا. تایبەتمەندی ئەم مۆبایلە هەستیاربوونێتی بەرامبەر تیشکی سەروەنەوشەیی کە ئەمەش وا دەکات گەرمی جەستە بپێوێت و لەم ڕوەوە ببێتە یەکەم جۆر. ئێمە ماوەی 4 مانگە خەریکی دروستکردن و پێشخستنی ئەم جۆرە مۆبایلێن یەکێک لەو هۆکارانێکەوەی کرد هەوڵ بۆ دروستکردنی مۆبایلێکی لەم شێوەیە بدەین هاوکاری حکوومەتی ئۆگەندا و ئەفریقا و جیهان بەگشتیار لە بەشداربوومان بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆڤید-19 و هۆکارێکی دیکەش ئەوەیە کە هەر کەسێک پسپۆڕی بێت و یان پسپۆڕی نەبێت دەتوانێت ئەم جۆرە پشتینە بۆ خۆی و کەسانی دیکەش ئەنجام بدات. بەو پێی خەڵکی ئۆگەندا لە ڕووی گرانی نرخی ئامێری گەرمی پێ و ناتوانن ئەو ئامێرە دەستەبەر بخەن بۆیە هێشتا تێچووی ئەو مۆبایلە لە ڕووی نرخەوە لە ئامێری گەرمی پێ و هەرزانترە. بە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ئۆگەندا ئامێرەکانی گەرمی پێ و نرخیان لە نێوان 350 بۆ 400 دلار بەرز بووە بەڵام ئێستا نرخیان لە نێوان 300 بۆ 250 دلارە کە هێشتا بۆ ئۆگەندیەکان و ئەفریقیەکان ئەو بڕەپارەیە زۆرە. بۆیە ئەم کۆمپانیا هەوڵی ئەوە دات لەگەڵ دەسەڵاتدارانی وڵاتەکەی کە ئەم مۆبایلە بە نرخێکی هەرزانتر یاخود 100 دلار بخرێتە بازاڕەکانەوە. مۆبایلی گەرمی پێ و بە جۆرێک لە جۆرەکان بێت مۆبایلێکی زیرەکە و توانای ئەوەی هەیە ئەم پشکنینە دەستەبەر بخات. بە پێی ئەمارەکانی زانکۆی جۆنز هۆپینگز لە ڕۆژهەڵاتی ئەفریقا زیاتر لە 1300 کەس بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستاوە. بەڵێ هەروەک لە ڕاپۆرتەکەیە بینیمان بەهۆی گرانی ئامێری گەرمی پێ و خەڵکی ئۆگەندا ناتوانن کە ئەو ئامێرانە لە مۆڵەکانیان یا لەو شوێنانەی کە خەڵک هاتوچۆی تیا ئەکات بەکار بهێنن یا دەستەبەر بخرێت بۆیان
هەر بۆیە بەو هۆیەوە هەڵی ئەوەیان داوە کە مۆبایلێکی زیرەک کە بتوانێت وەکو گەرمی پێویش کار بکات بەکاری بهێنن و بۆ ئەوەی کە چۆن دەڵێت پێشگیریکردن لە ڕووداوەکان زۆر باشترێکە لە چارەسەرکردنی هەر ڕووداوێکە ڕووداتی تەندروستی بێت ڕووداوێک بێت کە نەخوازرا و بزانی کە ڕووداوێکی نەخوازرا و لە حاڵەتە ڕوئەدا تۆ پێشگیری لەوە بکەیت و وڵاتی ئۆگەنداش دەڵێت کە ئێمە لەبەر ئەوەی کە دەمانەوێت دەستی هاوکاریمان هەبێت لەوەی بتوانین کۆنتترۆلی ڤایرۆسی کۆرۆنا بکەین چونکە لە ئەفریقاش ڤایرۆسی کۆرۆنا بە شێوەیەکی زۆر بەربڵاو بۆتەوە کە 1300 کەس تا ئێستا لە باشووری ئەفریقا بەگشتی گیانیان لەدەستاوە و ئەمانە کۆمەڵی هۆکارن کەواکات خەڵک لە کاتی ئەزەمات لە کاتی قەیرانەکان لە کاتی توشبوون بە حاڵەتێکی خراپ بیر لەوە بکاتەوە داهێنانێک بکات وەک لە عەرەبی ئەڵێت ئەڵێ الحاجە ئوم الاختراع پێداویستی دایکی بەدیهێنانەکانە شتێکی وە ئەگەر هەڵە نەبوو بەڵێ دەچین لەسەر بابەتێکی تر پرۆتینە گیایەکان تەمەن درێژ دەکەن بەپێی ئەنجامێکی لێکۆڵینەوەی کە لەلایەن زانەکانی پەیمانگای نیشتیمانی ئەمریکا ئەنجام درراوە لێکۆڵینەوەکە ئەڵێت 16 ساڵی خایاندووە کە 180,000 ئافرەت و 327,000 پیاو کە تەمەنیان لە نێوان 50 بۆ 71 ساڵدایە بەشداریان تێدا کردووە لە ئەنجامدا دەرکەوتووە خواردنی پرۆتینە گیایەکان تێکڕای پێشبینیکراوی تەمەن بە ڕێژەی لە 105 زیاد دەکات پزیشکان داوا لە هاوڵاتیان دەکەن پرۆتینە ئاژەڵیەکان بۆ پرۆتینە گیایەکان بگۆڕن بۆ ئەوەی تەمەنێکی زیاتر بژی ئەمیش زانیاریەکە بۆ ئەوەی کە تەمەنێکی زیاتر بژی مرۆڤ بە سروشت هەروایە هەرشانێ بژی حەز لەوە ئەکات زیاتر و زیاتر بژی ئەو لە 150 غەنیمەتێکە بۆ خۆی ئەگەر ئێمە بزانین چۆن تەندروستیمان بپارێزین ئەوە تەمەنێکی ئەکرێ بڵێن تەمەنێکی باشتر بژین لە تەندروستی بە تەندروست بژین هەریش دەبێت بە تەندروست بژین بەڵێ دەچین لەسەر بابەتێکی تر ئەمەیان توزێ بابەتێکی زۆر سەرنجڕاکێشە ئەویش باسی باڵندەیەک ئەکات لە ئوسترالیا جا لە ئوسترالیا بە شتێک ئەزانی کە لە ئوسترالیای سەر ناو ڕاپۆرتەکەش باسی لێوە ئەکرێت کە چاوان و قەینی بەیانیان و خەوتووی لە ناو قوڵایی خەوی دەنگێک پێت ئەڵێت تۆ لە ئوسترالیا ئەگەر پێشتر لە ئوسترالیا ژیابیت هەستەکەی ئەویش دەنگی تایبەتی باڵندەی عوقعوقە بەشێکی سەرەکی لە خۆرهاڵاتنی ڕۆژانەی ئوسترالیا ئەم باڵندە ڕەش و سپیە وا ئەکات کە بەشێکی سەرەکی بێت لە ڕۆژهەڵاتنی ئەو بەیانیە کە تۆ هەڵاستیتایە و ئەم جۆرە باڵندەیە لە مرۆڤ سەڵ ناکاتەوە بە جۆرێک لە جۆرەکان وەک باڵندەیەکی ماڵی لە شوێنێک کە خۆراکیان پێ بدرێت دەبنە هاوڕێ لەگەڵ مرۆڤەکان و دەنگە ناوازەکان وا ئەکات کە سەرنجڕاکێش بێت و خەڵک حەز بکات بە جۆرێک لیان نزیک بکەوێتەوە و چێژ لە دەنگیان وەربگرێت لە نزیکەوە هەرچەند ئەگەر زۆر بە بەردەوامی لەسەرێک لەسەرێک ئاواز بچڕن دەنگیان بەلای منەوە ئیزعاجە من گوێم لێگردووان نەبوو با بیبینی بزانیم ئێوە بەدڵتانە یەکێک لە تایبەتمەندیەکانی ئوسترالیا کە لە وڵاتانی دیکەی جیهان جیای دەکاتەوە دەنگی ئەم باڵندانەیە کە سەر لە بەیانیان بە خوێندنی ئاوازی بێوێنە ئەو چێژە بۆ گوێگر دروست دەکەن کە هەر کەسێک بە گوێبیستبوونی و چاوکردنەوەی لە خەو دەزانێت کە لە ئوسترالیا شەوی ڕابردووی بەسەر بردووە. مینەی ئەم باڵندەیە بۆ ماوەی 7 خولەک دەتوانێت بێوەستان ئاواز بچڕێت. ئەمە وای کردووە کە لەلایەن بنکەی لێکۆڵینەوەکانی ئاژەڵان لە زانکۆی ئوسترالیا لێکۆڵینەوەی لەسەر ئەنجام بدرێت و زیرەکیەکی لە ڕادەبەدەری نیشان بدات کە جێگای سەرسوورمانە و ئاواز خوێندنیشیان شتێکە لە شێوازی قسەکردن لە نێوان خۆیاندا. ئێمە لەسەر ئەم باڵندانە لێکۆڵینەوە دەکەین چۆن کاتوانایەکی سەیریان هەیە لە زیرەکی و ئاواز چڕین بۆ چەند خولەکێک بە بەردەوامی و بە تایبەت مینەکانی ئەم باڵندەیە دەتوانن ئاوازی ناوازە بچڕن.
لێکۆڵینەوەکان دەریان خستووە کە ئەم جۆرە باڵندانە تەنیا ڕەنگی ڕەش و سپیان هەیە و هەروەها ژمارەی ئەم باڵندانە زیاد نییە و مەترسی لە ناوچوونیان لێ دەکرێت و لە هەوڵی ئەوەن کە لە نەناوچوون بیان پارێزن بە تایبەتی لەم وەرزەی کە وەرزی هێلکەکردن و زیادکردنیانە. لەلایەن ڕێکخراوە ئاژەڵ پارێزەکانەوە کاری پشکنینیان بۆ دەکرێت و ئەرکی پاراستنی ئەو باڵندانەیان گرتۆتە ئەستۆ. بەڵێ بە بینینی ئەم راپۆرتە کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆمان دەهێنین و هیوادارم کە پرۆگرامی ڕۆژباشی ئەمڕۆ بەدڵی ئێوەی ئازیز و خۆشەویست بوو بێت تا هەفتەی ئایندە هیوادارم کە خۆش و شاد بژین جمعایەکی خۆشتان هەبێت و من بەجێتان دەیاڵم و لە هەفتە و سەرەتای هەفتەدا هاوکارم گوڵستان لەگەڵتان بەردەوام ئەبێت خەرتان لەگەڵ.